ئەڵێم وا هات گۆڕان هات شەوقی دای لە گشت وڵات ڕیز بن لە بازنگای گۆڕان ڕزگاری دەکا وڵات چاکسازی پێ دەکات چاکسازی دەست پێ دەکات بنیاتی دەوڵەت ئەنات لە بۆ یاسا و لە بۆ داد وا هات گۆڕان هات مانگ هەڵهات خۆر هەڵات شەوقی دای لە گشت وڵات ڕیز بن لە بازنەی گۆڕان ڕزگاری ئەکا وڵات بنیاتی دەوڵەت ئەنات ڕەگی خائینەت دەرعەکات تاوی گەندەڵان ئەنات بنیاتی دەوڵەت ئەنات دەگەر مۆم نەمێنێ من بسووتێنن لە بری ئەوە ئەڵێم من گۆڕانم خۆم گەرمۆم نەما بیسووتێنن من بستێنن بکەنە مۆم بۆ ڕۆژنایی بەرچاوی ملەتەکەی خۆم بزوتنەوەکەی خۆم چی وای لێ کردی ئەوە حەماسەتێکی زۆر دەبێ واللهی مەغدورەت ئەو ملەتە ئەو ئەنفال کراوە ئەو قڕوەسەری ئەو دێهات ڕۆخاننە ئەو کیمیاوی لێ دراوە ئەوە وای لێم کردە هیچ میشگەرەک نیە لەم کوردستانە بەس گەرەکمە کوردستان خۆزگا بێن خوێنەکەی من بگرن من بستودێنن بەس بێن یەک بگرن ئەلەی راگەت داوایش لێ ئەەکەم ئەوەی بزودنەوەی گۆڕانە ئەوەی ڕۆژە گۆڕان بیە ئەوەی لە دەریشا گۆڕان بیە با بێت ئەلەی راگە بچێتە ژیرۆ و دەنگەکەی خۆی بدا و با یاسایی تەواو بێ و